بەگشتی بەهۆی ئەو پێشکەوتنانەی کە هەیە لە دنیاە ئەو فشارە مادی و سیاسیانەی کە هەیە لە سەرمان گرفت و نەخۆشیە دەرونیەکان بەرەو زیادبوون ڕۆیشت و ئەو ڕێژەیە کە هەیە و لەو ڕۆژەوە زۆرترینیان ئەیانەوێ بە دوای چارەسەریە بڕۆن ینی ئەمە پێشکەوتنێکە کە لە کوردستان ڕوویەوە بەهۆی زیادبوونی پسپۆڕەکان لە بواری دەروون پزیشکی و دەروونناسی و چارەسەرکردنی دەرونیە ئەم فشارانە هەیە بەڵام پێشکەوتنێکی تریش کە هەیە لە بواری میدیایە کە دەستگەیشتوویمان زۆر هەیە بە پەیجەکان بە ڤیددیۆکانی کە بڵاو ئەبێتەوەانی ئەمە وەکو جاران نییە تۆ تەلەڤزۆنێکدا بگیرسێنی کەواتە ئاسانتر هەموو زانیاریەکت پێ ئەگا کە بەشێک لەو زانیاریانە بۆمان ئەبن بە فشاری دەرونی بۆمان ئەبن بە زەختێک کە ناتوانین خۆمانی لێلابن بە تایبەتی هەواڵە ناخۆشەکانی کە بڵاو ئەبێتەوانێ بە تایبەتی لە ماوەی پێشووە ئەگەر دیقەت بەی پار ساڵیش لە مانگێکی دیاری کراوە بوو کە زۆربەی کوشتن و خۆکوشتنەکان تایە بڵاو بۆیەوە کە ئەمە ئەتوانین بڵێن کاریگەری بڵاوکردنەوەیەتی لە ناو میدیایە کەوا لە کەسەکان ئەکات کە ئەگەر بیرۆکەی خۆکوژی هەبێ ئەگەر فکری ئازاردانی کەسێکی تری هەبێ بەلایەوە ئاسایی بێت ئەڵێت ئەوە نییە خەڵکی تریش بە ئەنجامی ئەگەیەنێت خۆی توێژینەوەکان ئاماژە بەوە ئەن کە کەسێک دەستی بچێتە خۆی چەند هۆکارێک هەیە بۆ ئەوی کە دەست بچێتە خۆت و کۆتایی بە ژیانی خۆت بهێنی بەڵام لە سایە شەستی ئەوانەی کە خۆکوژی ئەنجام ئەیان ئەو پەڕی نائومێدی و بێهیواییانە لە ژیان کە زۆرینەیان بە خەمۆکی تەشخیص کراون کەواتە پەشێوی دەرونیان هەیە لە جۆری خەمۆکی ئەمە بۆ کاتێک کە دەست ئەچێتە خۆت و هەنێ جار حتا ئەگەر زۆر جار باز ئەکرێت لە میدیای ئەڵێن کێشەی کۆمەڵایەتی هەیە تەنان ئەگەر کێشەی کۆمەڵایەتیشی هەبێ کەسەکە لەی بۆ بە خەمۆکی و هەنێ لە نەخۆشی عەقڵیەکانی وەکو شیزۆفرینیا ئەمانە ئەگەری زۆری هەیە کە زیان بە خۆیان بگێنن بەڵام بۆ ئەوەی کە بتەوێت ئازار بە کەسانی تر بگەێنی ینی زۆر بە کەمی باز لەوە ئەکرێت کە ئەم کەسە لەوانەیە پەشێوی دەرونی هەبێ مجموعەی توێژینەوە هەیە بەس لەسەر و کەسانەی کە شیزۆفرینیایان هەیە ئەگەری هەیە کە زیان بە کەسی بەرامبەر بگەێنێ کە ئەمیش ڕێژەکەی زۆر کەمە زیاتر ئەگەرەکە ئەوەیە کە زیان بە خۆیان بگەێنن یعنی کاتێککە کەسێک بیرۆکەی خۆکوشتنی ئەبێ ئێمە یەکسەر ئەچین بۆ ئەوەی کە ئەم کەسە ئەکرێ خەمۆکی هەبێت و ئەو نائومێدیە زۆرە و چارەسەری وەرنەگرتووە دەستی ئەچێتە خۆی ئێمە زۆر ناڵێم نەخۆشی دەرونی زانستیانە ئەوترێ پەشێوی دەرونی دیزۆردەر کاتێک ئەوترێ دیزۆردەر یعنی یەک هۆکارمان نییە کە ئەوترێ نەخۆشی یعنی یەک هۆکارت هەیە و عیلمیەن سەلمێنراوە بەڵام لە پەشێوی دەرونیە لە خەمۆکی لە وەسواس لە جۆرەکانی دڵەڕاوکێ یەک هۆکارمان نییە توێژینەوەکان دەریخستەوە بەشێک لە هۆکارەکان بایۆلۆجیە یعنی ئامادەباشی بایۆلۆجی هەیە کەسەکە لە ڕووی ئەو گۆڕانکاری هۆرمۆنانەی کە هەیەی ئەو گوێزەرەوە دەماریانی ناو مشکی کەسەکە یان جۆری کەسێتیەکەی کە هەیەی بەشێک لە هۆکارەکانی شێوازی ژیانکردن و ئەو ڕووداوە ناخۆشانەیە کە تۆ لەو ژینگەیە هەتا و بە تایبەتی لەم هەرێمەی ئێمەیە ئەوەتانێت چەند ساڵجارێک شتێکی تازە ڕوو یعنی جێگیریمان نییە و لە ڕووی فەرهەنگی و شێوازی پەروەردەکردنیشا توندوتیژیمان هەیە شکاندنەوەمان هەیە ینی کۆمەڵێک فاکتەر هەن کە ئەگەر بێت و کەسەکە ئامادەباشی بایۆلۆجیشی هەبێت زیاتر تایە دەربکەوێت ینی لە 100% ناتوانین بڵێن هۆکارەکەی ئەمە بایۆلۆجیە یان هۆکارەکەی ژینگەییە ئەکرێ هەردوو هۆکارەکە بەیەکەوە لە کەسەکە بکە ئەم بارودۆخەی زیاتر تیا دەربکەوێت. شێوازی ژیانکردنمان هەمووی ئێستا بۆ بە کێبەرکێ هەمووی بۆ بە منافەسای کێ پێشمنی یاوەتەوە کێ لە من زۆرتری دەسەکەوێت کێ لە من شتی مادی هەیە و ئەژی ئەمانە هەمووی فشار بۆ تۆ دروستەکە ئەو بە تایبەتی و پێشکەوتنەی کە لە بواری سۆشەڵ میدیایە هەیە بە ئاسانی ئەتوانی بزانی ئەو کەسانی کە هاوتەمەنی خۆت بوون و هاو سنفی خۆت بوون لە چه ئاستێکان ژیانیان چۆن ئەگوزەرێ خۆ بەراوردکردنی زۆر لە ئێستەیە لە دنیاە زۆر بەربڵاو بووە کە خۆت بەراورد ئەەکەی و عادەتەن لە خۆ بەراوردکردنیش عادەتەن کەمیەکانی خۆت ئەبینی ئەمە فشارێکی زۆرت بۆ دروست ئەکا کە زەخت لە خۆتەکەی ئەڵێ بێ زیاتر ئیش بکەم زیاتر هەوڵ بەم خۆتت پێکەم ئەبێ هەستی ئیرەی بردننی زۆرت یا دروست ئەبێ واد لێ ڕازی نابی بەو شتانی کە ئێستا لە بەردەستایە بەردەوام لە هەڵپەیە ئەبی ئەمانە دڵە ڕاوکێ لە کەسەکە دروست ئەکا بەردەوام پێشبینی شتی نێگەتیڤ و خراپ ئەکا یان لێ ئەبێ بە خەمۆکی کە هەستەکە ناتوانێت وەکو ئەو سەفەر بکە وەکو ئەو دەرفەتی نییە
نییە کە بارێکی ئابووری باشی هەبێت کەواتە ئەو پێشکەوتنانەی کە ئێستا هەیە و ئەو شێوازی ژیانکردنی کە ئێمە هەر ئەبێ شت بەدەست بهێنین وای کردووە کە خۆبەراوردکردنمان زۆر بێت و لە ئەنجامیشە خۆمانمان پێ کەم ئەبێت کە ئەمە سەر ئەکێشێ بۆی کەسەکە ئاراستە بێ بەرەو خەمۆکی بەرەو دڵەڕاوکێ ئەو بێجگەلەوەی کە ئەگەر کەسەکە ئامادە باشی بایۆلۆجی هەبێ بۆ توژبوون بە وەسواس یاخود دڵەڕاوکەیەکی توندی هەبوو بێت. بەهۆی ئەو پێشکەوتنانەی کە هەیە ئەو بە تایبەتی ئەم جیلە ئیندیڤیدوالیزمە عنی تاکگەرایە دوای خەون و خەیاڵ و ویستەکانی خۆی ئەکەوێت کچێکی گەنجی 25 ساڵە خۆی بەراورد ئەکا بە کچێک کە لە کللتورێکی کراوەترە عنی ئەوێت بەدڵی خۆی جل لە بەرکا بەدڵی خۆی خۆشەویستی بکە بەدڵی خۆی مامەڵەکردنی هەبێت کە ئەمە لەگەڵ جیلی پێشووتری ئێمەیە یەک ناگرێتەوە. جیلی پێشووتری ئێمە کۆلکتیڤیزم بووین کۆمەڵگەرا بووین یعنی من پلان و هەدەفەکانم ئەبوو بە پێی ئەو خێزان و کۆمەڵگەیە بێ کە تیا ژیاوم بەڵام ئەم جیلە بە تەجروبەی من و کەیسەکان کە ئەیان بینم ئەو یەکگرتنەوەی تیان نییە بۆی زۆرینیان زۆر جارپیان ئەوترێت زۆر چاوقایی بنیان زۆر دژ ئەوەستنەوە ئەم دژوەستانەوە زۆرێک ئەو ئەوێ بە شێوازی خۆی بژی خۆی پێکەم نییە لە چاو هیچ کچێکی تر کە لەم دنیاە هەیە حەق و مافی خۆی وەکو ئینسانێک ئەزانێت کە من ئازادم چۆن مامەڵە ئەەکەم چۆن ژیان ئەەکەم کە ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ ئەو خێزانەی کە تایە ئەژین ئەمە زۆرترین ململانێ دروست ئەکا وە جیلی پێشووتریژە و عقلێتەی هەیە کە هەر شتێ بکە یەکسەر لێ ئەتکوژم ینی ئەمە لەسەر زمانیانە ینی زۆربیان ئەڵێ خۆت بە کوشتمەیە وەکو فڵانە کەس ئەتکوژم ینی جۆرێک کە لە چۆن لە لاشعورێکی جەمعی وەکو لە فەرهەنگی ئێمە هەیە کە ئێمە بەردەوام تەهدیدی بەرامبەر بکەین و کچوژنیش بەمە ئەترسێت لەبەرەوەی بینی ومانە و ڕووی یاوە و لە دەستی شیانێت کە ئەمە بکەن. زۆر کاریگەری داناوە بەداخەوە ئەوەی ئەم ماوەیە مەسەڵەن لە هەنێ لە کەیسەکانمان کە ئەم بینی باسی ئەوەیان نەکرێت لە ماڵەوە فڵانە مشکیلم بۆ براکەمیان باوکم وتوێتی باوکو فڵانە کەس نەتکوژم یعنی فکرە وەرئەگرن توێژینەوەی زۆر دەری خستووە کە بڵاوکردنەوەی هەواڵی کوشتنەکان بە وردەکاری کە تۆ ئەڵەی بەم جۆرە دەمانچەکەی گر بەدەسەوە بەم جۆرە خۆی هەڵا ئەگەر کەسێک فکرەی هەبێت بۆ ئەوی ئازاری خۆی باد یاخود ئازاری کەسێکی تر باد ئەمە ئاسانتری ئەکا لە لای زۆر جار خۆی بیرۆکەیەکی هەیە بەڵام سێرەکاڵێ واو ئەو وای کرد بۆچی منیش بەو جۆرە زیان بە کەسەکەی تر نەگەێنم ینی زۆربەی ژنەکان وەکو باسم کرد کە ئێمە ئەمانەوێت ئازادی و چۆن ئەڵێن ژیانکردنمان بەو جۆرە بێ کە خۆمان ئەمانەوێ ینی زۆربەی لە ترسی گیانی خۆی مەجبورە تۆزێک بکشێتەوە دواوە چکە هەستەکات تهدیدە لەسەر ژیانی ئێمە سەڕیح بین ینی عادەتەن تهدیدی کوشتن بە چه مۆزوعەکەکرێ ئەو مۆزوعانەی کە تۆزە تابۆیە لە ڕووی کۆمەڵایەتی و عادەتەن لە ئێمە خۆشەویستی و خۆشەویستیکردن یان بوونی پەیوەندیەکە کە کەسەکە هەیبێت یان باوک و برا و مام و خاڵێکە کە زۆر ناتوانم بژڵێم کللتوری چکە لە کللتوری ئێمەشا بەیەکەوە ژیان و شتی زۆر جوان هەیە بەڵام ئەم فەرهەنگە لە مێشکیانەیە کە من ئەبێ قەرار بۆ کچەکان بم لەگەڵ کێ زەواج بکە چۆن تەسەڕوف بکە چۆن مامەڵەکردنی هەبێ یعنی ئەم شێوازی بیرکردنەوەی کە ئەوان هەیەە ینی ئەو ترسەی لە لای کەیسەکان دروست کردو بەشێک لەو کەیسانی کە گرفتەکانیان کۆمەڵایەتیە یان هەنێک لادان ڕوویاوە لە ژیانیانان بۆ نمونە سوتفەیە خۆی قسەی لەگەڵ کەسێکا کردویان هاوسەرەکەی قسەی لەگەڵ کێسێکا کردووە کە لە چوارچێوەی ئەخلاقی و ژن و مێردایەتیە ئەمە بە ئەچێتە چوارچێوەی خیانەتەوە ینی زۆربەی ئەو ترس و نیگەرانی هەیە کە لەوانەیە من مەترسی بێ لەسەر ژیانم. کۆنتڕۆڵکردنەکەی زۆر قورسا چکە تۆ سۆشەڵ میدیات هەیە ئەنی هەر کەسە بۆ خۆی ئەتوانێت کامێرەیە بکاتەوە قسە بکات ڕاگەیاندنە ڕسمیەکان زیاتر ئەتوانن ئەمە بکەن ینی ئیتیکی کاری ڕاگەیاندن ئێمە مەجموعەی پرەنسیپمان هەیە مەجموعەی ستانداردمان هەیە کە ئەبێت بۆ ئەم جۆرە هەواڵە بەم جۆرە هەواڵەکە بڵاو بکرێتەوە بۆی کاریگەریدا بن ینی یەک پێداچوونەوە بکرێ بۆ ئەخلاقیاتی بڵاوکردنەوەی هەواڵە چکە بیرمان نەچێت ئێستش کێبەرکێ لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندنا هەیە کە زۆرترین بینەری هەیە کە زۆرترین لایک و کۆمنتی بۆ چووانی ئەمەش مۆزوعێکی ترە کە لە ئێستایا هەیە لە دنیاە بۆی پێویستە پێداچوونەوەیە بکرێت بۆ ئیتیکی ئەو کاری ڕاگەیاندنە کە هەیە کە دەروونناسی تیا بێت
کە وردەکاری ئەمە بزانێ ئەو کاریگەریانی کە دایئەنێت و خێزانەکانیش لای خۆیانەوە بیانە فیلتەردا بنێن بەڵام هەر مرۆڤ خۆی هەستێکی فزولیتیایە کە ڕووداوێک ڕوئە حەزەکەی بزانی وردەکاریەکەی چییە ینی هەر ئەچی بە دوایە ئەگەڕێی بۆیە دانانی فیلتەرێک مهمە چکە لای ئێمە ئەمەنە کوشتن و بڕین و تونند و تیژی تقریبا و کوشتێکی ئاسایی لێ هاتووە کە ئەی بینین ینی زۆر پێی ناتاسێن ینی وەکو ئەو وایە کە تۆ چاوەڕێ بکەی کە چیتە ڕوئایەت کە دووبارە ئەبێتەوە ئیتر چۆنە شتێک کە لە نادری دەرئەچێ لە تاکبوون دەرئەچێ ئیتر چاوەڕێ ئەەکەی جا لە خۆشتەوە تەفسیر و لێکدانەوەی بۆ ئەەکەی ینی هەر هەمووی لە خۆی و لێکدانەوە ئەکات بۆ هەرێکە ئەبێ بە تەڕەفی بکوژەکە یاخود تەڕەفی کەسە کوژراوەکە زۆربوونی هەر ڕووداوێک کە دواتر ئەبێ بە دیاردە ئیتر ئاساییە بێ بەلای خەڵکەوە و نائومێدی بڵاو ئەکاتەوە ینی بەشی زۆری ترسی ئەوەی لێنیشڵە من چی بکەم لە وڵاتەیە چی بکەم لێرە بمێنمەوە لە پڕاگات لە خۆت نییە لەوانێ شتێکت بەرامبەر بکرێ ینی ئەوەنەی تر ئەو ڕەشبینی کە هەمانە لە سیستەمە ئابووری و سیاسەکە ئەوەنەی تر قوڵتری ئەکاتەوە.